لێرە پاکترین ڕۆح و جوانترین ڕۆح دێتە دنیا. ئەو ڕۆحە بێنازە لەلایەن کەسانێکی ماندوو لە ئامێز دەکرێن. ئەو ئامێزە ئەگەرچی وەک باوەشی دایک تێریان ناکات، بەڵام دەبنە ڕزگارکەریان لە کاتی لەدایک بوون. سەربازی ون باس لەو کەسانە دەکات کە هەر یەکەیان دەیان ساڵە سەدان نەوەیان بە دنیا شاد کردووە. ئەوان چەند ئافرەتێکی بەتەمەنن کە بە مامان و پەرستار و بەشێکیان خزمەت گوزارن. سەربازی ون بە چیرۆکی یەکێک لەو ژنانە دەست پێ دەکات. ناوی خۆم ئامینەیە، ئامینە محەممەد دەرویش. بە خۆشمانگەردینە خەچی سەرەوەینە. ئەوە 25 ساڵشە لە وولادەیمە کە کاتێک لە خلاسەکە یعنی پێش ئەوەی نەخۆش ببم ئەمنیان بردە عەمەلیاتی. دەگریام دەمووە نافمە ناو عەمەلیاتی. ئەو دەپرچی تو 10 ساڵ ڕانچشە لەو عەمەلیاتێ. گوتیان بەس ئەو هیچ نەکا، بەس ئێرەی نەخۆشی بگری نەخۆش ئەگە ئەو ملای قەلەوێرەکەت ئەو ملی دەشتێ خوا بێ ڕۆژ دەکە دەبێ ئەو هەدەستی خۆی بدێ بەری. گوتیان بەس ئەمە عەزمان لێ لەبارکردنەکەی دەبێ ئەو هەبێت. تەنها چی منداری وەرەگرت چیژە کوڕە لەزگەی لێ دەستی بدەبیت بە بەدەستی دکتۆری بە خاخی معدەی لێ بکە لەگە دکتۆرەکە. ڕۆژێک کەسێک بە گلەی و بە گازان دەشیناتۆسە ئەو منداری من. ڕۆژێک لەو دایرێ گاز نەکرامە ئیدارێ، یعنی چ شتەکەم لەسەر واقعبی. ئەمن لە خوای گەورەگە لەگەمامون ئەمە زۆرمان غاردە. بەس ئیشاڵە لە خۆش بزر نابێت. داواممان لە سعات 5 هێوارێ ئەمە دەبا لە داوام باینە هەتا 8 سبەینی. زار هەبوو 2 شەو 2 ڕۆژ پێم ناکرا بێمەوە نامارمدارە. ئەدی ئەوم ڕەزالەت نەبوو لەوێن دەری. بەخوا پرچێ دواندی وەڵڵا زار هەب کۆرە دەبوو یەک پەرداغە ئاوی یعنی مەجالم نە بچم ئاوەکەش بخۆمەوە. نەخۆش دەبا بەخۆی چار بێت ئیشی دەکە چار عەمەلیات بوو دەبا ئەو چارەی هەگری. ئەو چارەی هەگری ئەو چار مندارە جێبەجێ بکرێ بە کاملی بە ساعیبی بدرێتەوە. ئەدی دەبا ببینە سەری لەسەرش جێی لێ بکەینەوە. ئەوە هەمووی دەویست. ئەو هەموو ڕەزالەت بوو بابەکەم. نابا جچەیەک منداری بگۆڕدری، نابا یەک مندار بگۆڕدری کە ئەو نەخۆشەت بار دەکە دەبا ئەو نەخۆشە زۆر بە ڕێک و پێشی بگەیشت با سەرجێگای خۆی مەسئولات بێ لەسەر پشتێمە بابوو وات. ئامینە ماوەی 10 ساڵە خزمەتێک دەکات کە کەم کەس بەو خزمەتە دەزانن. وەڵڵا کە ئەو منداری ئەم بایان میلادەن لە کودی هەموو کە زاعیرن ئەو ڕۆیان ئەمێژە. کوڕە بە عیسا مندار دەما ئەلحان شەوە نییە کاکە. هەنجی زیاترش مندار دەبە بەڵام فرتە فێری ژنان هەیە پێش ئەوەش نەبوو. ئەو وەختی من ئەوەش نەبوو. ئەوەش نەبوو کاچی. خوا ڕۆژ شەوەکی ئیسعافمان لێ هات ئیسعافە نەخۆشی شڕی پێ بوو. خوایم خەفەرم دوێت کە 2 پلکەی دیشم لەگەدا بن ئەوان نووزە بوون. ئەو مام عەمەدەمینە لە ئیستعلاماتی بگوتی پلامینە نەقالە چی بینە؟ گوتم کوڕە کاکە ئەوانە گەر ئەگماندینە گوتم بەخوای ئەوە ئەمن بە قایمە خۆم ڕاگرتیە 2 نەخۆش سیان بکەین ئەزەوان هەستێن بڕێک بسێنەوە. گوتی نەخۆش شڕ بە ئیسعافی لە قەزای سۆران هاتی. بەخوای نەخۆشمان گەیاندە بەدەستیان عازیشمان کرد ئەوجە گازی دکتۆرمان کرد. ئەوجە نەخۆشەکەش نەزیعەتیینە. وەڵڵاهی زۆر سۆز وەڵڵاهی نەدەگەڕاوە. هەتا ئێستا ڕۆژێک غایبی نەبووە، ڕۆژێک قەتەڕاتبی نەبووە، ڕۆژێک ئیجازەی مەرەزی نەبووە برێن، ڕۆژێک هیچ ئەوێ ڕۆژێ حتا ئەوەشان سپێرێن تەقدیر و ئەوانەشان لۆ کردبوو. یعنی دیسان ئەوە گازیان کردووە، دیسان بچوو لە حەفلەشان لە کورتە حەفلەشان لەو کردبوو لە قاحی وێداک و بابیژی سپیدی بەڕاستی یعنی ئەوە نارێم لە 79 من خواستیتم کوڕی گەورەم کە یەکەم مندارم وایت 80 زەمین ئێستا زاعیرە بە ژنومارە
بە برای خۆ برێم ئێش و ئازارێکی زۆری لەگە مندیتیا بەڕاستی فەقیری لەگە مندیتیا زکس و تام منداڵمان زۆر مردیا ئەوانەی هەم لەگە من بەڕاستی هاو خەبات بە لەگەرە من. ئێرە نەخۆشخانەی لە دایکبوونی هەولێرە. بەرنامەی سەربازی ونی ئەمجارە چیرۆکی خۆبەخشی و ماندووبوونی بەشێک لەو ژنانە دەژێڕێتەوە کە بەرپرسیارەتێکی گەورە لە ئەستۆیانە. زرتمان لە بە مندار دەکرد من مادمان تەسمیل دەکردەوە یعنی بە خاوێنی نەبچین کچەکی بدەینێ کەچ کوڕەکی بدەینێ کەچی منداری بگۆڕی وەکو پێویستی عملیاتی بیان گوت بە ئەو خێتەی بینە دەبا بتزانی بە بیان دەیدەستی یعنی ئەو دکتۆرە دەهاتە ژۆری دەبا کراسن لە بکرد بە دەبا کەفەت لە دەستی دەوە کە ئەوت بەستا دەبێ ئەو کەفەت فرەداوە کەفەچکەل لە دەستی خۆ کردبە دەبا شتێکی خاوین لەسەر عارەبانەدانی منداری باوێ سەری بگەینە بەدەستی دکتۆری دەبا زوو هاوارکەی کاکت خۆڕە مندارە شڕە ئەزە بە خاخی دەویلو بکەی ئەو دە خاوینی کەی پێی مۆرکەی ئەو لەزگۆکەیان دەبەستی دەبا لە دەستی ڕاستەکەی نە لە چۆپەی بکەی ئەوانەمان هەموو دەبا پێی ڕاستە و دەستی ڕاستە لەزگای لێبی پێشی مۆرکردی ئەگە ناسبەینی گازیان دەکردی عقوبەیان دەدەن یەک ڕۆژ عقوبەم لۆ دەنەسوو لەسەر ئەو تشتی ئەو ستافە خۆبەخشانە لە پاڵ ئەرکی پیرۆزیان خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن کە ئەوان هەمیشە ژیانێکی نوێ دەخەنەوە. ئەو کارمەندانە و ئەو مامانەی کە لە قەدیمەوە لێرە ئیشان کردیەوە بەڕاستی زۆر زۆر ماندوون خزمەتێکی باشی بە هاوڵاتیان دەگەینن بە نەخۆشەکان لە هەموو بەشەکان بەڕاستی نەخۆش زۆر زۆرە ئیشەکان زەحمەتە ئیشەکە وردەیە ژیانی دایک و منداڵیان لەبەردەستە پرۆسەی لە دایکبوونی منداڵ پرۆسەیەکی ئالۆز و زەحمەتە خۆپارێزیەکی باشی دەوێت پێشتر خۆپارێزی هەبوو ئێستا کە دووقات بوویتەوە لەگەڵ ئەو نەخۆشیە لە بەستانی ماسک و لە بەستانی لەبەرکردنی جلی تایبەت و دەستەوانە و شتیوە نەخۆش لەگەڵ نەخۆش تێکەڵ ناکرێت هەر نەخۆشە و ئەوەی خۆی جیاواز هەیە هاوڵی نەخۆش کەم کرایتەوە پێشترە کە دەکرا دوو سێ نەفەر لەگەڵ نەخۆش بن ئێستا تەنها یەک کەس دەبی بێ ئەوانیش دەبی ماسک ببەستن بۆ ئەوەی هەم خۆیان بپارێزن هەم خەڵکانی دەوروبەریان پارێزراو بن. دوای ئەو ماوە زۆرە لە چاوەڕوانی و خزمەت لەلایەنە و کارمەند و پزیشکانەوە تروسکایی چاوەکانی ئەو کۆرپانە بەهۆی ماندووبوون و زەحمەتی زۆری ئەوستافانەوە بە دنیا گەشت دەبێتەوە. ئەو کارمەندانەی کە لێرە لە مستەشفای ویلادە کار دەکەن بەڕاستی زۆر زۆر هیلاکەن زۆر ماندوون ئەرکێکی زەحمەتیان هەیە پرۆسەی منداڵبوون پرۆسەیەکی وردەیە پرۆسەیەکی ئیزعاجە سەختە ئالۆزە دەبێ تەرکیزێکی باشیان هەبێت ماندیبوونێکی باش دەچێژن ئەو ڕێنمایی و خزمەتگوزاری پێشکەش بە
دایکان دەکرێت لێرە قورسە ئەرکێکی ئاسان نییە خاستان لەو زروفەی کە بەسەر دنیا و بەسەر کوردستان بەعام هاتووە نەخۆش دێتە ئێرە کە نازانێت چێتی چی نیە نەخۆشی هەیە ڤایرۆسی هەیە نییە و ئەو خزمەتێک کە دەوێت مەفروضە پێشکەشی بکەیت ناتوانانی خۆت لێ بدەیە و پاش دەبێت ئەو خزمەتەی پێشکەشی بیکەی بۆیە ینی بەڕاستی ئیشیان زەحمەتە. لە دایکبوونی کۆرپەیەک پرۆستێکی ئاڵۆز و سەختەوە پێویستی بە چاودێری چڕ و بەدەداچوون و چارەسەری بەردەوام هەیە. هەموو ئەو هەوڵانەش لەلایەن ئەو ستافەوە ئەنجام دەدرێت کە شەو ڕۆژ لە جوڵە و چالاکیدان. بەڕاستی ئەو ستافانەی کە لێرە کار دەکەن زۆر هیلاک و ماندوون لە فترەی بیدایەتی کۆرۆناوە پشومان نەبووە بە هەموو ناوعێکی شەو و ڕۆژار کاتژمێر ئیشی خۆیان کردیە یعنی هاتیە دەوام کە بڵێن ئۆتلە بێ لە ماڵە و دانیشە شتیوان نەبووە لێرە هەر بەردەوام بووە لە کارکردن و خزمەت گوزاری پێشکەشکردن بۆ نەخۆشەکان ئەرکیان زەحمەتتر بووە ئاسانتر نەبووە کەمی ستافمان هەیە زۆری لە ستافەکان تووشی ڤایرۆسەکە بووینەوە ئێستا لە ماڵەوەن و دەوامەکە خرایتە سەر ستافێکی دیکە یعنی ئەرکەکەمان 2 هەندە بووە 3 هەندە بووە لە دوای ڤایرۆسەکە. قەدەغی هاتوچۆ کەرانتین ئێمەی نەگرتوتەوە ئەمە لە بیدایەتەوە هەر بەردەوام بووینە لەسەر داوامکردن و خزمەت پێشکەشکردن بە دایکان و منداڵان لەو وەزع ناخۆشە لەو زروفە ناخۆشە بەو پەڕی ماندیبوون و بەو پەڕی حەماسەوە ئیشی خۆمان جێبەجێ کردیە. ئەو کارمەند و پزیشکانە خۆنەویستان ئەرکێکی زەحمەت ئەنجام دەدەن. لێرە و دایکانەی دووگیان و تەندروستیان لە دۆخێکی خراپدایە بەهۆی کۆرپەکەیان چاودێری دەکرێن. ئەو چاودێریە زۆر پێویستە بۆ تەندروستی دایک و کۆرپەکە. ئەو کارە گرنگەش بۆ پاراستنی دایک و کۆرپەکان لەلایەن ئەو ستافانە شەونخۆنی بۆ دەکرێت. کۆلێژی پەرستاریم تەواو کردیە لە هەولێر 2012 تەخەڕوجم کردیە 8 ساڵە دامەزرایمە و لە خەستخانەی دەوام دەکەم و ئیشم کردیا لە زۆر بە خەستخانەکانی هەولێرە ئیشم کردیا وەکو ڕۆتەیشن خۆلاو پاشان 5 ساڵە لێرکوانم لە وڵادەی دەوام دەکەم هەر لە بەشی فریاکەوتن بوویمە لە بەشی فریاکەوتن ژەمە هەمووی شەکمان هەیە ئەو نەخۆشانە دێنێت لامان زیاتر ئەوانەیە عەملیان هەیە و لە کاتی دووچیانی کێشەیان هەیە دێنە تەواریەکەی لە لای مەداخیل دەکرێن و ئیش دەکەین لە بۆیان مغەزی دانان بیکان لە دانان خوێن پێدان ئەوانە هەموو لە لای مە دەکرێتن. ئیدی لێرە ئەو ئازارانە کرد دەکرێنەوە کۆرپانە ڕزگار دەکەن و دەخرێنە ئامێزی و باوەشی گەرمی دایکیانەوە. کاتێک کە ئافرەتێکی دووجیان لێرە سەردانمان دەکات ئەگەر نیشانەکانی ڤایرۆسی هەبێت ئێمە ژوورێکی جیاوازماندانەیە لە بۆ ئەو کەسانە بە هەموو پێداویستیە پزیشکیەکانەوە ژوورێکی جیاواز لە بۆ ئەو منداڵەکەی ئەو ئافرەتەی ئەویش تێکەڵ بە منداڵەکانی دیکە نابێت فەحسی لێ وەردەگیرێت بەڵام جوابی فەحسەکە ماوەیەکی زۆری دەبێت بۆیە ئێمە یعنی احتیاتی خۆمان وەردەگرین خزمەت گوزاری پێشکەش بەو ئافرەتە دەکرێت لە ژوورێکی جیاواز هەتا پرۆژەکەی تاوە دەبێت وەکو ئافرەتەکانی دیکە کە دواتر کە جوابی فەحسەکەی بێتەوە تحویل دەکرێت لە بۆ مستشفایەکە ئەگەر نەخۆشیەکەی هەبێت ئەگەر نەبێت وەکو ئافرەتێکی ئاسایی معاملەی لەگەڵ دەچێتەوە ماڵەوە. لە سەرەتای پرۆسێسی ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری پارێزگای هەولێر سەرەڕای ئەوەی ئەو شوێنانێکەوە دابین کرابوو لە بۆ
ئەو نەخۆشانەی کەوا پێشببینی دەکرێت هەلگەری ڤایرۆسی کۆرۆنا بن یاخود ئەوانەی کەوا دەستنیشان دەکرێن لە بۆ چارەسەرکردنیان لە نەخۆشخانەکان. سەرەڕای ئەوانە ئەو شوێنانەی تری وەکو فریاکەوتنەکان و هەروەها نەخۆشخانەی لەدایکبوون و نەخۆشخانەی ڕاپەڕین کە بۆ منداڵانە ئەوانە هەر هەمووی بەردەوام لەسەر کاری خۆی بەردەوام بۆ چ لە کاتی قەدەغی هاتوچۆ و لە کاتەکانی تریش تاکو ئێستا هەر هەمویان بە ڕوحێکی زۆر فیداکاری و بێ گوێدانە ئەوەی کەوا ماندووبوون ماندوو دەبن لە خزمەتکردنی هاوڵاتیان. ئەوانەی کەوا نزیکی ئەوە بوونە لە کارەکانیان خانەنشین بن یان ئەوانەی کە گەنجن هەر هەمووی بەیەکەوە کاریان کردیە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بە تایبەتی لە نەخۆشخانەی لەدایک بوون کەوا لە ڕاوێژکاریەکان 24 کاتژمێری هەبووە و فریاکەوتن بەردەوام لە کراوە بوون بۆ هۆڵی لەدایک بوون و نەشتەرگەری منداڵان کەوا ڕۆژانە ژمارەیەکی زۆر هاوڵاتی سەردانی ئەو نەخۆشخانەیە دەکەن چ پزیشکان چ کارمەندانی تەندروستی چ مامانەکان هەر هەمویان بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکانی خۆیان جێبەجێ کردیە لەبەرەوە ئێمە کارەکانیان زۆر بە نرخ هەڵدەسەنگێنین و دەستخۆشیان لێ دەکەین کەوا بەردەوام بووینە لەبەر ئەوەی ئەوانیش مەترسیان لەسەر بووە ڕوبەڕووی بوونەوەی ئەو ڤایرۆسە و کەوا مەترسی ئەویان زیاتر لە پزیشکان و کارمەندانی تەندروستی و مامانان هەیەکەوە تووشی ئەو نەخۆشیە ببن کەوا ئێستا ژمارەیەکی زۆریش لە سنووری پارێزگای هەولێر لە پزیشکان و کارمەندان تووشی ئەو ڤایرۆسە بوونە. خۆشبەختانە تا ئێستا ژمارەیەکی زۆریان چاک بوونەتەوە بەڵام تا ئێستا نەیان هێشتووە کارەکان ڕابوەستێتن و بەردەوام بوونە لە ئیشەکانیان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بەگشتی. ئەو ئافرەتانەی کەوا لە هۆلی لەدایکبوون یان لە بەشی لەدایکبوون لە نەخۆشخانەی لەدایکبوون کار دەکەن ئەوانە ڕۆلێکی زۆر گرنگ و بەرچاویان هەیە بە تایبەتی ئەوانەی کەوا ساڵانی خزمەتیان زۆرە ئەوانە دەتوانین بڵێن وەکو پزیشکێک کار دەکەن لەوێ لەبەرەوەی خیبرایان زۆر بووە لە کارەکەیان تاکو ئێستا ژمارەیەکی زۆری هاوڵاتیان خزمەت کردیە. بەڕاستی شایانی ڕێز و سوپاسن شایانی ئەوەن کەوا ڕێزیان لێ بگیرێتن و لە کارەکانیان ئەوانەی کە بەردەوام بن لەسەر ئەو کارانە بەردەوام بن ئەوانەی خانە نشینن پێویستە ڕێز و سوپاسیان پێشکەش بکرێت. دوای کەمتر لە 30 خولاک بەهۆی تاویۆستافە دایکەکە کە دۆخی تەندروستی جێگیر دەبێت و کۆرپەکەش بە سەلامەتی دێتە دنیا و چاو هەڵدێنێ بە دنیا. ئەرکی ئەو مامانە و خزمەتگوزاریانە کە لە ناو هۆڵی لەدایکبوون کار دەکەن لە پرۆسەی لەدایکبوونی منداڵ بەڕاستی زۆر گرنگە. ئەرکێکی زەحمەتیان هەیە پرۆسەیەکی قورسە جیابوونەوەی دوو جەستە لە یەکتر بژانەوەی دڵی منداڵەکە چونکە هەندێک جار کە منداڵەکە لەدایک دەبێت زۆر هیلاکە زۆر ماندیە ئەوانە ئەرکیان هەیە کە لەو 5 دقەی یەکەم هەناسەدانێکی دروست بدەن ئەو منداڵە بگەڕێتەوە بۆ ژیان. بەڕاستی ئیشیان زۆر زەحمەتە دەورێکی گرنگ دەبینن مادیبوونێکی زۆر دەبینن. من ناو معصومة طاهر سعيدة ولادم كركوكة 30 ساڵە لە خستخانە دەوام دەکەم 35 ساڵە لەم مستەشفالەوەتی دامەزرایە من لێرەمە 5 ساڵش لە جمهوری بووم الحەمدولله یعنی ئیشەکان خۆمیش بەردەوام بوومە لەسەری زۆر ئیشی خۆم خۆشویستە. من لە ساڵەی تەولید بووم 30 ساڵ لەوێ دەوام کرد. ویلادەم دەکرد مەغەدیم دادەنا خیاتەم دەکرد تەبەڵەم پڕ دەکردەوە. ئەو ویلادانەی من کردمە یعنی لەو کاتەوە تا ئێستا زۆربەی زۆریان طەبیبن زۆریان مهندسن زۆریان محامینە زۆریان مدەڕیسن یعنی هەمووی شەهادەی چاکچاکیان هەیە هەمویانی یعنی ئەغڵەبیان دەناسن. شەوانە جار هەبوو پێشان یەک ممەڕیزە خەفەر دەبوو یەک ممەڕیزە حتا بەیانی یەک ممەڕیزە یعنی پێشە ئەو هابوو ممەڕیزە زۆر کەم بوو یەک ممەڕیزە حتا بەیانی وەڵڵاهی شەو هەبوو 40 ویلادەم دەکرد بە تاقتەنیە
چل ویلادە حتا سبەینێ یعنی زۆر 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 بێتاقەت دەبووم کە دەچوو بوو. دیسا پێم خۆش بوو کە یعنی من زۆر پێخۆشحاڵ بوو کە ئەو ویلادانە لە بندەستم بە نەجاحەتی دەرەچوون ماشەڵڵا هەمویان ئەلحەمدوللا بە سەلامەتی دکتۆرەکانش هەموو ئیعتیمادی کولیان لەسەرم دەبوو کە خەفەر دەبوو. ئەو ستافانە ئامانجێکی باڵایان هەیە کە ڕزگارکردنی ئەو دایک و کۆرپانەیە ئەوەش کارێکە ڕۆژ و شەو نازانێ. پەنجەکانی ئەوان معجیزە دروست دەکەن چونکە ئەو خزمەتە لە ناکا و کت و پڕا کات و سات نازانێ. ئەو ئافرەتانەی کە لە قەدیمەوە لێرە دەوامیان کردی و خزمەتیان پێشکەش بە نەخۆشکردیە 30 ساڵە 30 ساڵە 50 ساڵە لێرە دەوام دەکەن بەڕاستی هیلاکن بەڕاستی ماندوون لە کاتی ناخۆش و خۆشی لێرە لەگەڵ نەخۆش بووینە و ئیشیان کردیە و لە وەختی نەبوونی و لە وەختی هەبوونی و لە هەموو ڕۆیەکەوە وە کاتی خۆشی و ناخۆشی لێرە بەڕاستی ئیشی باشیان کردی. ئەو ئافرەتە بە تەمانانەی کە لێرە 30 ساڵە 30 ساڵە خزمەتیان کردیە لێرە چەندینەوەیان هێنایەتە سەر دنیا خزمەتێکی چاکیان کردووە لە خۆشی و ناخۆشی لێرە بوونە ئیشیان کردیە لە هەبوونی و نەبوونی بەڕاستی پێویست وایە ڕێزێکی تایبەتیان لێ بگیرێت. بە مۆم ولادەمان دەکرد بڕوا بکە مۆمیاندا دەجرستان والله فترێ کەف دەمان شوشت بۆ خۆمان دەمان شوشت تاقیمان نەکرد پۆدرەمان لێ دەدا ویلادەکەمان پێ دەکرد. ئەو حالاتانەمان هەمووی دیت وەڵاهی ڕۆژێ کەس نمابوو لەم هەولێرە بەخوا لەوێەوە من بەپا هاتمە بۆ ساڵێتەوە والله نەهامەتی زۆرمان دیت بەس ئەلحەمدوللا چونکی میهنەی خۆمان خۆش دەویست هەر پێمان خۆش زۆربەی کاتم لێرە بوو یعنی زیاتر لەگەر خێزانەکەم نەبووم لەگەر دەوامدەوە زیاتر شەو هەبوو چل ویلادەم دەکرد بە تاقتەنیە من ئەمڕۆ کۆتا ڕۆژ بە ئینشاءالله خانەنشی نەبم بە هەزاران منداڵم لە دایک بواندیە ئینشاءالله هەمویان ئەمر درێژە بن و شەهادەی باشیانە بێ و ئینشاءاللهوانش خزمەتی ئەو ملەتە دەکەن هەر وەکو ئێمە ئینشاءالله. ئەو کارمەندانە لە ڕێگەی و خزمەتی دەیکەن دەیانەوێت ئومێد بە دایکەکان ببەخشن و ئازاریەوە منداڵانە ساڕەشکەن سەرڕای زەحمەتی و سەختی کارەکەیان ئەوان کۆڵ نادەن و بەخۆشیە و باوەشیان بۆ ئێش و ئازاری ئەو منداڵانە کردوتەوە. ئەو کارمەندانە خزمەت گوزارانە ڕۆلێکی تەواویان هەبووە کەونترین مامانن کارمەندی تەندروستین و خزمەت گوزارن کە لە هۆڵی لەدایکبوون لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵان خزمەتیان کردیە بۆ ماوەیەکی زۆر دەگاتە 40 ساڵ کە کەونترین ستافی مامانین لە هۆڵی لەدایکبوون لەگەر خزمەت گوزاری کە ڕۆلیان دیارە جێی پەنجەیان دیارە کە هەزاران منداڵ لەسەر دەستی دەناویان هاتوتە دنیا ئەو کاتە ئێمە تەمەنمان زۆر کچکە بووە و زۆر منداڵ لەسەر دەستیان هاتە دنیا و ئیشەکانی خۆیان بەڕێکوپێکی ئەنجامدایە و سەربازی ونن لەبەرەوەی لە هەموو کاتێک لە قەیراندا لە هەموو لەو بارودۆخە سەختەدا بەردەوام بووینە لە کارەکانی خۆیان لە هۆڵی لەدایکبوون لە نەخۆشخانە خزمەتێکی گەورەیان پێشکەش بە نەخۆشەکانی نەخۆشخانەمان کردێت لە شاری هەولێر بۆ ماوەی 40 ساڵ وەسفی جەنابیان ناکرێن بە دەقە و بە یەک سات چکە خزمەتەکەیان گەورەیە لە هەموو ساتێکدا و ئێمە لەو بەرنامەیەدا دەستخۆشیان لێ دەکەین بە بۆنەی خانەنشینیان سپێزانینیان پێشکەش دەکەین و ڕێزیشیان لێ دەگرین لەم بەرنامەیە بە بۆنەی خانەنشینیان خوانمونەیان زیادکە سوپاسی هەموو ستافی نەخۆشخانەکەشمان دەکەین. ئەو ستافانە سەرڕای کۆرۆناڤایرۆس بە هەموو هۆڵیان کۆشش دەکەن لە ماوەی 24 کاتژمێر بۆ کەپکردنەوەی ئازاری و دایکانە و چاودێری و پاراستنی کۆرپەکانیان. پشتگیری هەموو فەرمانبەر و
کارمەندی پزیشکی و پزیشکە بەڕێزەکان دەکەین کە لە هەموو بوارێکدا لە قەیراندا و لەم بارودۆخە سەختە کە پەتای کۆڕۆنا کۆڤید 19 لە بەرزبوونەوەدایە لە شاری هەولێر کە بەردەوام بووینە لە ئیشی خۆیان بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی سوپاسیان دەکەین و پشتگیریان دەکەین. ئەمە دیاری بەرنامەی سەربازیون لە کەناڵ کوردستان 24 پێشکەش بۆ کارمەندە بەڕێزانە دەکەین. پیرۆزە.